دوجار کۆمەڵی ئیسلامی کوردستان ئاڕاستەی پرۆسی سیاسی و هەنگاوەکانی خۆی بۆ ڕاستکردنەوەی باری لاری ئەنجامی هەڵبژاردنەکان بردە قۆناغێکی دیکە و ئەو هەوڵانی لەگەڵ هاوپەیمانەکانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێکردبوو گەیاندی ئەنجام. پاژۆ ساختەکاریی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان بۆ گۆڕینی ئەنجامی هەڵبژاردنە پارلەمانیەکەی عێراق کردیان. چوار لایەنی سەرەکی کوردستانی هەرزوو ئەنجامەکانیان ڕەت کردەوە و باڵێنی گێڕانەوەی دەنگ و ئیرادەی دزراوی خەڵکی کوردستانیان بە دەنگدەرانی خۆیاندا. کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکێک بوو لەو لایەنە سەرەکیانە و دوجار بە هاوبەشی لەگەڵ هاوپەیمانەکانی توانیان هەمواری سێهەمی یاسای هەڵبژاردنەکان بکەنەوە کە ئەمە بە بۆچوونی بەشێک لە چاودێرانی سیاسی و یاسایی لێدانێکی جارێک بڕە بۆ بەرەی ساختە و کورسی ئەلکترۆنی. کاری پارلەمانی و فشاری یاسایی و مەدەنی بۆ گۆڕانکاری لە سیستەمی سیاسی و هەڵتەکاندنی پایەکانی گەندەڵی و ساختەکاری و خۆسەپاندن لەو هێڵە گشتیانن کە کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک هێزێکی سەرەکی لە پرۆسەی سیاسی عێراق و هەرێمی کوردستاندا قەناعەتی پێی هەیە و لەو پێناوەشدا کاری جدی بۆ دەکا کە دواترینیان ئەو بەشداریە کارایەیە کە فراکسیۆنەکەی لە بەغدا لە پاڵ هاوپەیمانەکانی بۆ ماوەی زیاتر لە 2 هەفتەیە هەیەتی بۆ گێڕانەوەی هیوا و متمانە بۆ خەڵک و دەنگدەران. نعم تمت الموافقة. بە ئەنجامگەیشتنی ئەم هەوڵانەی کۆمەڵی ئیسلامی و هاوپەیمانەکانی وەک بەرەی بەرگری لە دەنگ و ئیرادەی خەڵکی کوردستان ڕزگارکردنی پرۆسەی سیاسی و گێڕانەوەی مافە بۆ خاوەن ماف و سەرکەوتنێکیشە بۆیان کە توانیان دوور لە توندوتیژی بگەنە ئامانجە گەورەکە کە سەپاندنی یاسایە بۆ ئەوانەی بە ژمارەی ساختەوە دەیانەوێت لە یاسایاخی ببن. التصويت على تشكيل هذه اللجنة. ئەم هەوڵ و بەردەوامیە لەسەر داکۆشی لە ئیرادەی خەڵک و ئەو کۆدەنگیەی کۆمەڵ و هاوپەیمانەکانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دروستیان کرد بۆ داکۆکی لە دەنگی ڕاستەقینەی خەڵک نمونەیەکی بەرجەستە و واقعی و ئاماژەیەکی گرنگیشە بۆ ئەو ڕاستیەی کە حەق و ڕێبوارانی بە ژمارە چەندە کەمیش بن هەر سەر دەکەون چونکە خاوەنی پرس و داوایەکی ڕەوان بە پێچەوانەوە بەرەی ناحەق و خۆسەپاندن چەندە زۆریش بن بەڵام هەر زۆرێکی بۆرە و سەرنجامی جگە لە شکست هیچی دیکە نییە چونکە لەسەر بناغەیەکی ساختە کۆبوونەتەوە. بەشێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە دەرەنجامی هەوڵەکانی کۆمەڵ و هاوپەیمانەکانی کە هەمواری یاسای هەڵبژاردن و سەڵکردنی سەرجەم بەرپرسانی کۆمسیۆن و بەدەستهەژمارکردنەوەی سەداسەدی دەنگەکانە بەڕێگەی دەستی گێڕانەوەی پرۆسەی سیاسی و پەرلەمانی و نەخشەی سیاسیە بۆ سەر ڕێگە دروستەکەی خۆی کە دەنگی ڕاستەقینەی خەڵکە دوور لە ساختەکاری حیزبە دەسەڵاتدارەکان بڕیاری لێدەدا. ئەگەر ئەم بەشداری کۆمەڵ لەم بەرەی دژە ساختەکاریەدا ئاماژەیەک بێ ئەوە ئاماژەیە بۆ ئەوەی وەک چۆن لە 4 ساڵی ڕابردوودا ئەم هێزە سیاسیە ڕازگۆیانە لە بەرەی خەڵکدا بووە لە ئێستاشدا لە بەرەی داکۆکیە لە دەنگ و ئیرادەیان و لێناگەڕێلەیان بدزرێ. لەمە بە دواییتر ئەرکی کۆمەڵ و هاوپەیمانەکانی ئەو هێزانەی کە خەونی گۆڕینی ئەم واقیعە ساختەیان هەیە قورستر دەبێ بە تایبەتی لە ڕووی خۆ ئامادەکردنیان و گێڕانەوەی ئومێد بۆ خەڵکی کوردستان تا هەڵبژاردنە پەرلەمانیەکەی هەرێمی کوردستان کە لە کۆتایی مانگی ئەیلولی ئەمساڵدا بەڕێوە دەچێ بکەنە وێزگەی کۆتایی هێنان بەو دزی و ساختەکاریەی کە 2 حیزب ماوەی 27 ساڵە لە ژێرناوی چەندین شەرعیەتی داتاشراودا حکومڕانیەکی ساختەی پڕ لە نەهامەتیان بۆ خەڵکی کوردستان خوڵقاندووە.